بەناوی خوای گەورە و مێهرەبان من قوباد جەلال تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەخوای مەزن سوێن دەخۆم کە بەدڵ سۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و بە تەواوی چاودێری بەرژەوەندیەکانی گەل بکەم. من قوباد جەلال حوسامەدین تاڵەبانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم.